بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم لە بەرنامەی بەفەڕ لە هەرکوێگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ژیانتان پڕ لە بەرەکەت بێت لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکە بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبینەوە. ئومێدەکەین خوای گەورە فەڕ و بەرەکەت و میهرەبانی خۆی دابانێتە سەر دڵ و دەروون و خێزان و کۆمەڵگەکەمان و کۆمەڵگەی موسڵمانان. درود و سڵاو نێرین بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم. غەفڵەت و بێئاگایی هۆکار و چارەسەر تەوەری ئەمڕۆی بەرنامەی بەفەڕە بێ. پێم خۆشە بەشێک لە قەسیدەیەکی شاعیری گەورەی کورد حەزرەتی مەحوی بکەینە پێشەکی دەستمان کە باز لە غەفڵەت و بێئاگایی موسڵمانەکە کە دەفەرمێ لە ناکەسکاریە خاکم بەسەر ڕۆیی بە باعمرم، خوددا تۆ بمژێنە تا لەبەر قاپی کەسێک دەمرم، بەڵایە چوو لەما لا یعنیە وەختم هەموو یعنی، دەبێ وەختێ لە بولوەختێ بخوازم تا تیا بمرم، ئەجەل دەورم دەدا حازر بە وادەی دەور و تەسلیمە، منی غەفڵەت زەدە هێشتا خەریکی مەسئەلەی دەورم، خەیاڵی پوچی دنیا وا دەماغ و دڵمی پێچاوە، قیامەت هەر مەگەڕ ڕۆژی قیامەت بێتەوە فکرم، لە پێکەوتوم و نەفسم بۆ هەوا دەشنێ وەکو منداڵ، لەبەر پیری سرم خۆی ناگرێت و تازە پێدەگرم. هەرچەندە قەسیدەکەی مەحوی هەمووی باسی غەفڵەت و بێئاگایی و ناهۆشیاری مرۆڤی موسڵمانەکە بەرامبەر بە قیامەت و گەڕانەوە بەلای خوا، بەڵام ئەوەی مەبەستمان و باسی ئەو غەفڵەت و بێئاگاییە بوو کە دەفەرمێ قیامەت هەر مەگەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم. ئێمە ئەمڕۆ باز لەو غەفڵەت و بێئاگاییە دەکەین کە بەشێک لە موسڵمانان تێکەوتون و بێئاگایانە ژیانەکەن. باز لە غەفڵەت و بێئاگاییەکەین هۆکارەکانی چین و شوێنەوار و کاریگەریەکانی لەسەر ژیانی ڕۆژانەمان چۆن دەرەکەون و مەترسی و زیانەکانی و چۆنێتی چارەسەرکردنیشی بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەربەز جەباری بانگخوازی ئیسلامی کردووە. مامۆستا یانەخوا بەخێر بێ و سوپاس بۆ ئەمە دەبوون. سەرەتا بابزانین لە ڕوانگەی قورئانی پیرۆز و فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن پێناسەی غەفڵەت و بێئاگاییمان بۆ ئەکەی. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، وأفضل الصلاة وأتم التسليم على المبعوث رحمة للعالمين سيدنا محمد وآله وصحبه أجمعين. صلاة إخوة بريستو لسرجم بينران وبيسران بإخوة پروردگار أو روجي جمعية بكاب معي خير وبركات بومان بكاب معي سرين ويقناه تاوانا كان من ديارة قرآني بيروز وسنتي بيغمبر صلى الله عليه وسلم كومالك خەسڵەت و ڕەوشتی خراپیان بۆ دەستنیشان کردوین بۆ ئەوەی لێیان دوور بین بە ئومێدی ئەوەی ژیانمان خۆش بێ و دوور بین لە زەرەر و زیان و بەدبەختی و ڕەنجەڕۆیی. کۆمەڵێک سیفەت هەیە قورئان ئێمەی موسڵمانی لێ ئاگادار کردوتەوە کە لەوانە نەبین. یەک لەو سیفەتانە کە لەو ڕۆژگارەیە تەواو باڵی کێشاوە بەسەر دڵ و دەرونی تاکەکانی کۆمەڵگەی موسڵمانە، مەسەلەی غەفڵەت و بێئاگاییە لە بوونەوەر لە خوا جەلە جەلال و لە قەبر و لە قیامەت و لە مەسیر و لە سەرنجامیان. غەفڵەت کە خۆشمان کەلیمەکە بەکارێنین لە کوردیا، کەلیمەکە عەرەبیە بێئاگاییە بێتە کوردەکەی. 22 ئاەتی قورئانی لەسەرە، دواتر لە میانەی خاڵەکانە باسییانەکەین. پێناسەکەی وا کراوە متابعة النفس على ما تشتهيه بەعزێکە فەرموون. غەفڵەت ئەوەیە کە ئینسان لەگەڵ هەوا ئارەزوەکانیا بڕوا و لایەک نەکاتۆ بەملاو بە لایە ئەرێ ئەم هەوا و ئارەزوە من بۆ چۆ ئەبا. بعضێکیشە فەرموون غەفڵەت ئیبطال الوەقت بالبەطالە. غەفڵەت ئەوەیە کە ئینسان کاتە پیرۆزەکانی تەمەنی بەسەر بەرێ بە شتێک کە سوود و قازانجێکی نییە بۆ دینی یا بۆ ژینی. ئەمە چۆنەڵێ زۆر بە کورتی پێناسەی غەفڵەت و بێئاگایی. زۆر باش مامۆستا ئەو هۆکارانە چین کە مرۆڤ بەرەو غەفڵەت و بێئاگاییە بن لە بەرامبەر غەفڵەت و بێئاگایی بەرامبەر بەخوایە کە هەموو خۆشی و نیعمەتەکانی بە کۆڵێ مرۆڤی بەدەستەوە. بێئاگایی و غەفڵەت لای مرۆڤەکان ڕێژەییە، ئەکرێ لە کەسێکە لە سەتادە بێ لە کەسێکی ترا لە 600 بێ بەو شێوازە. هۆکارەکان لە وڵاتی ئێمەی موسڵمانە جیاوازە لەگەڵ وڵاتێکی ناموسڵمانە. ئێمە باس لە هۆکارەکانی بێئاگایی خەڵکیی موسڵمانەکەین بۆی ئاگدار بین. من پێم وایە لەو ڕۆژگارەیە زۆرترین شتێکە بۆتە هۆکاری ئەوەی زۆرێک لە موسڵمانان غەفڵەت و بێئاگایی باوکێشە بەسەر ژیانیانە، تەنانەت زۆر جار بێئاگان لە شتی سادەی ژیانیشیان بریتە لە خراپ بەکارهێنانی تەکنەلۆژیا و ئەوەی کە پێوترێ زۆر جار من ناوم ناوە شاشە
چی مۆبایلەکەیەتی فەیسبووکەکەیەتی تەلەڤیزۆنە هەر شتێکی ترە قەناعەتم وایە ئێستا ئەوە یەکێکە لە هۆکارە زۆر گەرمەکان کە وای کردووە خەڵکێک زۆر خراپی ئاگابێ بە خوێنەوار و نەخوێنەوار و بە گەورە و بە بیچووکەوە تەنانەت زۆر جار بە مناڵێکیشەوە کە هیچ نازانێت دنیا چییە تەواو ئەم شاشەیە بێ ئاگای کردووە لەوەی کە هەر نازانێت ژیان چێت تا ئاگاتە تەمەنێک کە لە پڕ تووشی بەڵایە کە بێ یا تووشی شتێکە بێ ئەو کاتە ڕەنگ بێ بە ئاگا بێتەوە قەناعەتم وایە هۆکاری یەکەم لە وڵاتی موسڵمانانە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پێشکەوتنە لە مۆبایل و لە تەلەڤیزۆن و لە ئینتەرنێت و لە هەر شتێکە هەیە ئەوە هۆکاری یەکەمە هۆکاری دووەم جەهل و نەزانین و نەفامیە تێنەگەیشتنە لە مانای ژیان ئینسان نەزانێت خوای پەروەردگار بۆچی دروستی کردووە نەزانێت خوای پەروەردگار لە قورئانە چی بۆ بەیان کردووە ئەمە بەڕاستی نەگبەتیە کە مرۆڤ نەزانێت قورئان باسی چی تایە نەزانێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمودەکانی چۆن مرۆڤ ئاراستاکە ژیان بۆ گوزەرێنێ ئەم جەهل و نەزانینە زۆر زۆرە لە لای خەڵک یعنی لە هەندێک شوێنە جاری وا هەیە کۆمەڵی خەڵکی خوێنەوار کە لە ئاستێکی خوێندنان احتیمالی هەیە بەعزێک لە ئوسوڵی دینیان لێ بپرسە نەیزانن خەڵکێکی زۆر هەیە لەو بابەتە ئەڵێن بەعزێک جار هەندێک خەڵکی خوێنەوار و ئەوانەیش خەڵکێکە وتاریش هەدا بۆ خەڵک تا ئێستا نازانێت صحیحی بوخاری موسلیم چییە و چۆنە و باسی چییە و ئەو بەڕاستی غەفڵەت و بێئاگاییەک هۆکارەکەی بریتێ لە جەهل و نەزانین یعنی هەر کاتێک ئینسان دوور بوو لە خوێندن و خوێنەواری ئەو کاتە غەفڵەت و بێئاگاییەکەی زیاترە بێ بە ئەندازەی ئەوەی کە مرۆڤ بخوێنێتەوە بە تایبەتی شتی باشترین شتیش بریتێ لە دەقەکانی قورئان و سونەت ئینسان بێئاگایی کەمە بێ بە ئەندازەی ئەوەی دوور بێ لە زانست و زانیاری بێئاگاییەکەی زیادەکە هۆکاری سێیەم لە هۆکارەکانی غەفڵەت و بێئاگایی بریتێ لە گوناه و تاوانکردن و جۆپێنەدانی کە هەندێک هەر بۆ خۆیان پێیان وایە هەندێک زانە ئەڵێن لە دەرەنجامی کردنی گوناهێکەوە غەفڵەت و بێئاگایی ئینسان زیاتر هەبێ هەروایش عەبدوڵای کوڕی عەباس ڕەزای خۆیان لێبێ ئەفەرمێ الشەیطان جاثم على قلب ابن آدم شەیطان هەمیشە لە دەوروبەری دڵی مرۆڤی موسڵمانایە ئەم مرۆڤە فإن ذكر الله تعالى خەنەسە بە ئەندازەی ئەوەی یادی خوا بکە ترسی خوا لە دڵ و دەرونیا بێ شەیطان کپە بێتەوە کزە بێ وإن غفل وسوسە بە ئەندازەی ئەوەی کە غافڵ و بێئاگا بێ شەیطان خوتورکەی خراپی بۆ دروست دەکا و ئەم خوتورکانەیش سەرەتای گوناهن سەرەتای هەموو گوناهی لە خوتورکەی خراپەوە دەست پێکە دواتر تاوەکو ئەم خوتورکەی ئەبێتە هەموو اینجا ئەبێتە ئیرادە و دوای ئیرادە ئەبێتە فعل یان قەول بەو شێوازەی کە هەیە گوناه و تاوانکردن هۆکارێکە لەو هۆکارانەی کە دڵی ئینسان تەواو ئەمرێنێ و غەفڵەت و بێئاگایەکەی زیادەکات دیارە گوناهیش ڕەنگ بێ لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بگۆڕێ بەڵام هەندێک شتەیە ناو عامی موسڵمانانە ئەکرێ ڕۆژانە بەبێ ئەوەی خەمێکشی بخۆن ئەوە کارێکی خراپ هۆکاری چوارەم بریتێ لە ڕەفیقایەتیکردنی خەڵکی خراپ لە کتێبەکانە کە باسی ئەم سیفەتە خراپانە ئەکرێ زۆر جارەڵێن هۆکار بریتێ لە ڕەفیق و دۆستی خراپ دیارە ڕەفیقی کۆن مرۆڤێک بووە بەڵام ڕەفیقی ئێستا ڕەنگ بێ شتێکی تر بێ احتیمالێ کەسێک لە ژێر جێگاکەیە بێ و ڕەفیقەکەی وا لەگەڵا بێ ڕەفیقە خراپەکە کە بریتێ لە مۆبایلەکەی و ئەوانە وەک باسەکرێ ئەڵێن بەعزێک دایک و باوکەڵێ هەندێک جار منعی بۆ نمونە خەتەکە کوژێنینەوە لە 11 و 12 شەوە لە دوی شەوا گوێمان لێ مناڵەکەمان کوڕەکەمان کچەکەمان وا لە ژێر بەتانێکەوە بە مۆبایلەکەی قساکە ئەم ئەو پەڕی غەفڵەت و بێئاگاییە چونکە خوای پەروەردگار شەویدانە ناوە بۆی ئینسان خەریکیەوە بێ بەتایبەتی لە وڵاتێکی موسڵمانە خەڵکێکی موسڵمانە بێ ئەوە غافڵ و بێئاگا بێ یعنی تۆ دوی شەو و کاتی شەو کاتی ئیسراحەتە و کاتی پشودانە و کاتی بەعزێک زۆر جار وتومە لە شەوە لە بانگی عیشا تا بانگی بەیانی مەسافەیەکە بۆ خۆی لای کەمەکەی 5-6 سەعاتە ڕەنگ بێ لە هەندێک وەرزا بگاتە 10 سەعات لەم مەسافەیە عیبادەتی فەرزمان نییە وایە بۆ خوای پەروەردگار عیبادەتی لەم مەسافەیە دانەناوە بۆ ئینسانی ئیسراحەتکە کەسێکی کە پێی خۆشە لەگەڵ بەدەنیا دڵ و دەرونی ئیسراحەتکە خوا شەو نوێژ و ذکر و قیام و ئەوانەی داناوە قیامەکەیش ئەگەر ئینسان نەیکا گوناحبار نابێ مەبەست ئەوەیە کە ئینسانە بێ زۆر وریا بێ لە ڕەفیقی خراپ بەتایبەتی ڕەفیقی خراپ ئێستا لە گیرفانیایەتی وەکو ئەوە نییە کە بڵێتر چییە و چۆنە بۆیە ئینسانە بێ ئاگداری ئەوە بێ وەکاری پێنجەم وازهێنانە لە جوموعە و جەماعەت بە ئەندازەی ئەوەی کە ئینسان پارێزگاری لەو 5 فەرزە و جومعە بکە غەفڵەتی کەمە بێ یەکێک لەو هۆکارانەی غەفڵەت و بێئاگایی دروستەکەن گرنگی نەدانە بە ڕۆژی جومعە ڕۆژی جومعە
لە ئیسلامە قودسیەت و پیرۆزی خۆی هەیە. بەداخەوە لە وڵاتی ئێمەیە ڕۆژی جومعان خەڵکێکی زۆر جارێت تا 11 هەر لە خەو هەڵناسێ. خەڵکێکی زۆر کە نوێژخۆن و موسڵمانیشە نیوەی وتارەکەشی دا ئەم جاچێ بە وتارەکە بە پاساوی ئەوەی ئەم وتارە ناخۆشە. طبعا ئەو پاساو نیە، ئەو فێڵی شێتانە. بە ڕۆژی گەشت و گەڕان و دەرچوون لە ماڵەوە بەڕاستی گەشت و گوزارەکەش ئەگەر لە سنووری خۆیان بێ بە هەر حاڵ، بەڵام ئەوش زۆر جار زیاد ڕەوی تێ ئەکرێ. ڕۆژی جومعە خوای پەروەردگار دایناوە بۆ کۆمەڵێک شت. بەعزێ عیبادەتی تایبەتی تیاکەی لە ذکرەکانە خوێندنی سوورەتی کاف و زۆرترین سەڵاوەدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەوە پێویستە زوو خەڵکی لێ بە ئاگا بێنینەوە. یعنی زۆر زەرورە ئێمە مامۆستایەکمان هەبوو هەموو نوێژێکی مەغریبیا عیشا لە مزگەوت هەیوت موسڵمانان ڕەحمەتان لێ بێ بەیانی جومعە و ئاگادار بن سوورەتی کافتان بیر نەچێ لەگەڵ سەڵاوەدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. شتەکەی زۆر بەجێ بچووە زۆر کەسەی بەخوا نەمزانێ بەیانی جومعەیە. یعنی خەڵک نابێ ئاوا بێ ئاگا بێ لە ڕۆژێک کە پیرۆسترین ڕۆژە لە ڕۆژەکانی هەفتەیە. یعنی وەکوتم ڕۆژی جومعە زۆر گرنگە ئەمجار خەڵکێکی موسڵمان نوێژی جومعە نەکا. ئەمەش بەڕاستی گرفتە. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمی لەینتەهین ئەقوام عن ودعهم الجمعات أو ليختمن الله على قلوبهم ثم ليكونن من الغافلين. بأندازەی دووری لە مزگەوت و جومعە و جەماعەت و وتاری باش و قسەی خەیر و غەفڵەتەکە زیادەکە. ئەو فەرمودەی صحیحی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بۆی ئەو کەسانی کە جومعە ناکەن یا جومعە لەلایەن نرخ و بەهایەکی تایبەتی نییە، غەفڵەتەکەیان زیاترە. ئینسانی موسڵمان نابێت لە جومعەیەوە غافڵ بێ بڵێ بەیانی جومعەیە ئیش و کارم نییە و دەوام نییە تانی ڕۆلی ماسا پەیوەندی لە نێوان دووڕووی و غەفڵەتە هەیە بێگومان. چ کامە ینی چ شوێنەوارێک هاوبەش بێ لە نێوان دووڕووی و غەفڵەت؟ بەڵێ دووڕووی ئەساسەکەی غەفڵەت دروستی کردووە. ڕاستە، چونکە ئەساسی دووڕووی بریتێ لە ناڕاستی، بریتێ لە کیذب، ئەساسی ئیمان بریتێ لە ڕازگۆیی، ئەساسی نیفاق و کوفر بریتێ لە درۆکردن. دوو لە ڕووجانابتان درۆکردنیش تەنەنجامەکەی لە غەفڵەتەوە دروستە بێ. دوای منافق غەفڵەت و بێ ئاگایشە. منافق یعنی خەڵکی منافق و دووڕوو زۆر خراپەژی بەڕاستی لە ڕووی دەرونیەوە. يحسبون وكو قرآن فرمي يحسبون كل صيحة عليهم. أو كسي كتواو نفاق دلو دروني داقرتوا أما جياني هر تواو يرانا به چونك أو بيوايا هرشي شتي بسيط هي لم دنيا رو دا يكسر روي لوا أو يشكل صفاتي نفاق. بلام إنساني إيمان داروانية جوي لوانية دنيا چي تياغو زري وأوانا بويا لم روشانية لمجلس يكابو گەنجێک باسی ئەوەیە کردەوە ئێران و ئەمریکا و گەنجێک تازە لەم تەوەستەوە ئەوانە لە ئەمریکا لە ئێرانەدا و ژیان لە ئێمە تێکەچێتم بابەجیان تۆ ئیشت ئەوەیە سەعی بکەی و ئاگال لە دەرس و دروستەکەەوە بێ و لە مەکتەبات دەرەجەی باش بینی تۆ لەو قۆناغای ئیشت ئەوە نیە ئەمریکا لە ئێرانەدا لی نادا بەڕاستیەوە ئیشی ئەمە نییە بەڵێ ئیشی موسڵمانەوەی ئاگای لە دەور و بەر بێ و بزانێ بەڵام ئیشی من لەم دەقەیە چیە بۆ لەم ڕۆژی جومعەیە ئیشم لەو ڕۆژی جومعەیە ئەوەیە دانیشم دەست نوێژێ بگرم دوو ڕکات پێغەمبەری خوا فەرمی ئەگەر قیامەت بەرپا بوو خەریکی چانی نەمامێ بووی لە ئامانجی خۆ دەربەردەوام یعنی ئەگەر دنیایش هەمووی کاول بوو ئینسان نابێوات لە ئیشە سەرەکیەکەی خۆی پاڵدانەوە و تەممەڵی لێدان و ئەو دیوی غەیب سیرکردنمان نییە لە زۆر کارێکی خراپە بەڕاستی بۆیە ئینسانە بێ بزانێ ئێستا من ئەمڕۆ ڕۆژی جومعە بزانم چی یەکەم لەم ڕۆژی جومعەیە نەک لە ڕۆژی جومعەیە باڵانسی غەفڵەتەکەم زیاتر کەم ئێستا خەڵکی موسڵمان وای لێ هاتووە یعنی دێ غەفڵەتەکەی لە ڕۆژی جومعەیە چەند قاتەکە بەخوا نازانم چ بکە دەبا بچینە دەرەوە ئەچێتە دەریشەوە خۆ لەو ڕۆژگارەیە دەرەوە هەر لایەکا بچی لە ڕۆژی جومعەیە تووشی گوناه و تاوان نەبی ئینسانیش مانایوانێ بڵێم دەرەوە قەدەغەکەم لەسەر خەڵک بۆی غەڵەت حاڵی نەبن وەکاری شەشەم خۆشەویستی دنیا و هیوادرێژیە بە دنیایەک هیوادرێژیەکی خراپ کەسێک پێی وابێ پێویستی بەمەیە بۆ دنیا پێویستی بەوەیە ئەو بەڕاستی صفەتی ئینسانی مسلمان نییە قەناعەتی وابێ ئەوەندە ساڵی ترێژێ و شتیشی پێ بێ شتی دنیایی بۆی پێشینانی ئێمە ئەیان و تۆ جارێ نوێژی عیشات کردووە باسیەوەکەی ڕزقی بەیانی دوو بەیانی چۆن بێ بۆیە خوای پەروەردگار لە قورئانە لە سەرەتای سورەی حیجرا کە باسی بێباوەڕەکە فەرمێ ذەرهم یەئکولوا وەیەتەمەتەعوا وەیولهیهم الئەمەل خوای پەروەردگارە فەرمێ لێیان گەڕێ با ئەوان بخۆن و ڕابێرن و هیوادرێژیەکەیان بێ ئاگایان کە کابوو هیوادرێژی بەم دنیاە ئینسان بێ ئاگاکە لە خوای پەروەردگار ئەوە نیە زۆر جار کەسێک زۆر سەیرە یعنی تەلەبەیەک لە زانکۆ بێ برایەک خوشکێک لە باشترین مەرحەلەی ژیانی تەمەنی زانکۆ تەمەنی زێڕینە بۆ ئینسان نوێژ ناکە ئەڵێ با زانکۆ تەواوکەم ئەمجا نوێژەکەم یا گەنجێک
ئەڵێ با زەواجکەم ئەمجا نوێژەکەم. ئەوە بەڕاستی کارێکی زۆر خراپە، چونکە ئەو هیوادرێژی ئەوە سیفەتی ئینسانی مسلمان نییە بەو شێوازە هیوادرێژی بکە. حەسەنی بەسریە فەرمێ ما ئەطال عەبد الأمل إلا أساء العمل. هەر کەس هیوادرێژی زۆر بوو، هیوای وابوو ئاو بەتایبەتێنە جار هیوادرێژەکەی ئەو خەڵکی ئەو ڕۆژگارە خەیاڵ پڵاویشە بەڕاستی، یعنی ئەگەر هیوادرێژیەک بە پلان بێ قەینا، پلان سنەتی پێغەمبەرانە عەلەیهیمو الصەلاة والسەلام. ژیانی هەر کام لە پێغەمبەران بخوێنەوە پلانی هەبووە ئەوەندە ساڵەی تر چیەکە. پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم بۆچی لە ساڵی 6 سڵحی حودەیبیەکە چونکە ئەیەوێ لە ساڵی 8 فەتحی مەکە بکرێ. ئەوات خواستنیش بۆ تەمەندرێژی لە پێناو خۆیان شتێکی باشە. زۆر پێغەمبەری خۆمانە فەرمێ صلی الله علیه وسلم مرۆڤ پیرە بێ بەڵام دووشت دەتیا بە گەنجی مێنێتەوە تەماحی دنیا و ئومێد بوون بە تەمەنێکی درێژ. بەڵێ بۆیە هیوادرێژیەک ئەگەر بۆ شتی باش بێ ئەوە فەنیعمە و بیها، بەڵام ئەگەر هیوادرێژیەک بۆ شتێکە کە جاری وایە هەر نییە نایە هەڵپەی دنیا بێ و خواد لەبیر بەرێت، ئەمە شتێکی خراپە. ئەو بەڕاستی کارێکی خراپە. زۆر جاریش ئەو کەسانی غافڵ و بێ ئاگان ڕەنگ بێ دینار و درهەم و کاسبەکەیان پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة والسەلام فەرمێتی ئینەما ئەهلەکە من قبلکم الدینار والدرهم وهما مهلیکاکم. فەرموودەکە صحیحە، شێخ ئەلبانی لە صحیحەیە ناوێت. ئەفەرمێ خەڵکانی پێشەوە دینار و درهەم سەرقاڵ و مەشغوڵی کردن، دڵنیایش بن ئەگەر ئێوە وریانە بن دینار و درهەم ئێوەی سەرقاڵە. مامۆستا جەنابەت فەرموود کە لە 22 ئاەتی قورآنی پیرۆزدا باسی غەفلەت دادووە. پێم خۆشە بەشێ نمونەیەک لەو 22 ئاەتەمان پێشکەشی بزانین قورآنی پیرۆز چۆن باسی غەفلەتی کردووە. 22 ئاەتەکە بەم شێوایەت پۆلێ نەکرێن و دابەشکراون لە کتێبەکانە. بەشێکیان لە غەفڵ ترسناچی غەفلەت. بەڵێ بۆ نمونە خوای پەروەردگار لە قورئانە جەلە جەلالوه ڕۆ پێغەمبەر و عەلەیهی الصەلاة والسەلام باوەڕداران ئەفەرمێ وەلا تەکن من الغافلین. ئەوە کۆتایی ئالی سوورەتی الأعرافە. خوای پەروەردگار ئەفەرمێ ئەی محەممەد عەلەیهی الصەلاة والسەلام ئەی مسلمان تۆ لە غافڵان مەبە، ئەوە یعنی حرامە ئینسان غافڵ بێ. باسی ئەوەی شەکەین یعنی ئایا ئەندازەیەکێ شتێکەیە من بیکەم بۆی غافڵ نەبم؟ بەڵێ باشترین شت بۆی کە ئینسان غافڵ نەبێ زکرەکانی ئێواران و بەیانیان لە سونەتەکانە لەگەڵ ئەو زکرانی لەگەڵ ئیشەکانی ڕۆژانەیە دووبارە بن، خواردن و خواردنەوە و دەستنوێژ و سەراوچی ئەوانە لەگەڵ 5 فەرزەکەیە. ئینسان ئەوەندە بگا غافڵ نییە، چکە فەرمودەی پێغەمبەر عەلەیهی الصەلاة والسەلام فەرمێ من حافظ على هؤلاء الصلوات المكتوبات لم يكتب من الغافلين. هەر کەس ئەم 5 فەرزەی ڕۆژانە پارێزگاری لێ بکە ئەوە غافڵ نییە، یعنی ناتوانی پێی بڵێ ئەم کەسە چۆتە خانەی غافڵینەوە. ئەکرێ غەفڵەتێک چی کەمی هەبێ بێ ئاگایەکی کەمی هەبێ، بەڵام خوای پەروەردگار لە بەشێکی زۆری غافڵەتی پاراستوێت. زۆر باشمان سەبا بچینە لای مەترسی و زیانەکانی غافڵی. چ مەترسیەک ڕوبەڕووی مرۆڤ کاتەوە کاتێک کەسێک دەبێتە کەسێکی غەفڵەت زەدە و بێ ئاگا بێ لەخوا؟ غافڵەتی و بێ ئاگایی گەورەترین زەرەری بۆ ئینسانە بێتە هۆی مراندنی دڵی. طبعا کاڵین دڵ یعنی عەقلیشی، کە ئینسان غافڵ وێتر عەقلی ئیش ناکە. برادێک هەیەتەوە ڕۆژە لە نانەوەخانە 2 مناڵ هاتوونە، دوای لێیان پرسیین پوتیانە پۆلی 4 و 5 بنەڕەتی. بای 2000 نانیان ویستوە، وتیانە مامەگیان بای 2000 نانمانەوێ. مامەکە وتێتی 8 نان بە 1000. ئەوانیش کە ژماردویان وتێتی ئەو 4دەکەی خۆمان وتەوەتێتی کاکە 4 ناکە شان. وتیانە بابە 8 و 8 4دەکە. ئەویش ئەو برادریش کە لێ بۆ مامۆسای بیرکاری بە دووسێ جانیانی تاکید کردوتەوە. تیتی بزان ئەمە دوایوتی من بۆم دەرکەوت ئەمە غەفڵەت و بێ ئاگایە، ئەم مناڵە بێ چەند سەعات غافڵ بوو بێ بە ئایپاتەکەیەوە بە یاریانەی کە هەیە لە ماڵان و ئەوانەیە. ئەمە واکە ئینسان عەقلی ئیش نەکا، یعنی نەزانێ 8 و 8 چەندەکە. ئەمە بە واقعیش لە پۆلەکانە هەیە. ئەو بەڕێزانەی کە مامۆستان ئێمە لە ناوەندەکانی خوێندنە ئاگامان لێ جاری وا بووە شتێک لەسەر تەختە نووسیوە بۆ تەلە بە 20 ڕۆ دوای 5 دقیقە بڵێ ئەوە چیە یەکسەر لایزە. عەقلی تەواو لە کار کەوتووە ئەم کەسە بەهۆی گەورەترین هۆکاریش بۆ ئەو تەمەنە چی ئەگەر باڵغ نەبوو بێ ئەو یاری تەرتیباتەیە کە هەیە خوای پەروەردگار بمانپارێزێ. بۆیە یەکەم ترسناچی غەفڵەت ئەوەیە کە ئەو کەسە دڵ و عەقلی تەواو داگیرێ ئەتر عەقلی ئیش ناکە. مەگەر ئێمە لە ڕۆ سیاسیەکەیشەوە هەرچەند خەڵک لە مەسەلەی سیاسەتا بێزارە، مەگەر لە ڕۆ سیاسیەکەیشەوە ئێمە 30 ساڵە نابینین کێ حکومانەکە و چۆن وڵات بەڕێوە بە. ئەی بەو کاتی دەنگدان و خەڵکە دەنگی پێدات، چکە ئەو خەڵکە غافڵ و دڵ و عەقلی نەخۆشە. ئەو خەڵکە کێشەکە لەوە نییە مانە نەناسێ، کێشەکە لەوە نییە نەزانێت چێ وڵاتی بۆ بەڕێ بێت، کێشەکە لەوە نییە نازانێت 30 ساڵە لە وڵاتە چی، چکە هەموو دەقە بە دەقە بۆ یەکوازرێتەوە. ئەی باشە ئەم خەڵکە بۆ دوای دەنگی پێداتەوە. ئەوە کارێکی بریتە لە غەفڵەت و بێ ئاگایەکە کە عەقڵ و دڵی خەڵک ئێش ناکە. دڵی بە گوناه داپۆشیوە،
عقلیشی بە جاهل و نەفامی و شەهەوات و مەلەزات و ئەوانە داپۆشیەوە بەڕاستی ترسناچی غەفڵەت لەمەوە دەست پێ کاکە ئینسان وردە دڵ و عقلی ئیش ناکە. بۆی ئێمە زۆر جار شتێکە بینین پێمان سەیرە باشە ئەم خەڵکە ئەم هەموو زوڵمە نابینێ. خوای پەروەردگار فەرمێ فإنها لا تعمى الأبصار. خوا فەرمێ و خەڵکە چاویان کوێر نییە ولكن تعمى القلوب التي في الصدور. خوای پەروەردگار فەرمێ ئەو خەڵکە لە ئاست هەندێک شتا ولا ئاست هەندێک ڕوودا طبعا ئەو ئاەتە باسی بەسەرهاتی ئومەتانی پێشووترە. خوای پەروەردگار فەرمێ ئەو خەڵکە دڵی کێشەیەتی هەیە. یعنی ئەم خەڵکی ئێمە ئەم خەڵکە موسڵمانە ئێمە ڕۆژگارێ سێ کێشەکە لە دڵیایەتی بۆیە کابراڵێ معاملەم کرد لەگەڵ فڵانە کەسا 6 عەمری کردو غەدری لێ کردم زوڵمی لێ کردم. ئەم 6 عەمرێ نەیتوانی غەفڵەت و بێ ئاگایەکەی بێنێت ئەگەر چی ئەسڵ لە عەمرەیە ئەوەیە کە ئینسان تعمیر بێتەوە بەڕاستی لە یانی مانی بەڵام خەڵکی ئێمە زۆر جار عەمرەکەی ئاو هەیە. ترسناچیەکەمی غەفڵەت لێرەوە دەست پێکە کە دڵ و عەقلی خەڵک تەواودا ئەپۆشێ وێرانێکا و بەو شێوازە کە هەزاران نمونە لە بەردەستای ڕەنگە لە هەموو ماڵەکان نمونە هەبێ. بەڵێ دایکەکە ئەڵێ بە کچەکە مەڵێم کچم ئەو پەرداخە بڕۆ ئاوم بۆ بێنە چام بۆ هێنێ وانە حاڵەتی وای سێ ئەوە بۆ چونکە ئەو بەردەوام لەسەر شاشەیەکە کە تەواو مێشکی ماندوو کردووە غەفڵەت و بێ ئاگایەکە ئەوش کابێ مامەڵی دروستی لەگەڵا کردمانە وانێ من بڵێم مناڵ یاری نەکا و ئایپات لە ماڵان نەبێ و ئەو شتێکە مەحاڵە ئەکرێ بەرنامەیەکی تایبەتی لەسەرکەی بەڵام ئەکرێ بەرنامە بێ بزانی ئەم مناڵە بۆچی خوا دروستی کردووە لە لای توێ ئەرچی تۆ چیە بەرامبەر مناڵەکەت لە شوێنێکی تایبەت تا باسەکرێ. خوای پەروەردگار لە ئاەتێکی ترە هەر لە سوورەتی العەرافە باسی ئەومان بۆکە هۆکاری تیاچوونی فرعون و دەسەڵاتەکەی دووشتە فلما كشفنا عنهم الرجز إلى أجل هم بالغوه إذا هم ينكثون فانتقمنا منهم فأغرقناهم في اليم بأنهم كذبوا بآياتنا وكانوا عنها غافلين. لم آياتي أخوي پەروەردگار پێمان ئەڵێ زانن فیرعون بۆچی تیاچوو بەو سزا قورسە خۆی و ئەو هەموو هەزارە سەربازی کە لەگەڵا بووە. خوای پەروەردگارە فەرمێ لەبەر ئەوەی باوەڕیان بە ئاەتەکانی قورئان نەبوو و بێ ئاگایش بوون کەوا بوو ئەم بێ ئاگایی کە ئێستەیش ئێمە هەمانە بۆ کوتم ڕێژەیە خەڵکێکی موسڵمان هەیەی سیفەتی ئینسانی موسڵمان نییە ئەوە سیفەتی فیرعونە و کە بۆتە هۆی تیاجوونی. غەفڵەت و بێ ئاگایی ئەبێتە هۆی ئەوەی کە دەرگاکانی خێر بەڕووی ئینسانە داخرێ دەرگای شەڕی لێ بکرێتەوە. ئەوەیش هەر لە قورئانە خوای پەروەردگار لە ئاەتی 106 بۆ 107 سوورەی النەحل خوای پەروەردگار باسی ئەومان بۆ کات هەر کەسێک غافڵ و بێ ئاگا بوو خوای پەروەردگار دەرگای خەیری لێداخە ئەمە وەکو تاکو وەکو خێزان وەکو کۆمەڵگەشت و هەر کەسێک ئەم غەفڵەتە زاڵ بوو بەسەریا خوای پەروەردگار دەرگای خێری لێداخە و دەرگای شەڕی لێ ئەکاتەوە. زۆر باش بۆ دنیا جارێ بەڵێ باسی قیامەتمان نەکردەوە بەڵێ کەواتە باز لە مەترسی و زیانەکانی قیامەتیش بکەم زانین لەوێت چ بەرەگومان ئەو دەقەی کە ئینسان مەرگ یەخەیەگرێ ئێتر ئەوە بەڕاستی لێرەوە کارەساتی گەورە دەست پێکا بۆ ئینسان بە تایبەتی بۆ کەسێک کە غافڵ بووە. خوای پەروەردگار لە سوورەی مەریەم لە ئاەتی 39 لا فەرمێ وأنذرهم يوم الحسرة إذ قضي الأمر وهم في غفلة وهم لا يؤمنون. ئەفەرمێ ئەی محەممەد عليه الصلاة والسلام هەمیشە ئەو کەسانەی بێ ئاگان ئاگداریان کەرەوە لەوەی ڕۆژی پەشیمانی و ئاخەڵ چێشان و حەسرەت و نەدامەت هەیە لە کاتێکا کە ئێتر بڕیار تەواوە بێ کە ئینسان مەلەک المەوت هاتە سەری ئێتر حتا هاوارکە بڵێ ڕەبی ڕجیعون ئیسفادەیەکی نییە. بۆیە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمووی ئەکثروا ذکر هذه اللذة ئینسانە بێ زۆر بیری مردنیە بێ و ئەو هەموو ئاەت و فەرمودەی کە هانی ئینسانە دەن باسی مصیبەتی مەوت لە قورئانەوە باسی ئەوی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی لەگەڵ جەنازەیە بڕۆن باسی ئەوەی کە ئەو کەسەی کە ئەمرێ لە نوێژی لەسەر بکەی پێشتر لەگەڵ یابی سەردانی نەخۆش بکەی ئەمانە بۆ چییە؟ بۆی کە ئینسان بزانێ ئەو ڕۆژە ڕۆژگارێکە یەخەی هەموومانەگرێ. ئێمە هەموومان دڵنیاین وەکو موسڵمان ئێستا هیچ موسڵمانێک نییە نکۆڵیەوە بکا کە ڕۆژێک مەلەک المەوت دێتە سەری بەڵام ئایا ئامادەیە بۆی؟ ئێستا بچۆ لە گەورەترین مزگەوتی ئەم شارەیە ڕاپرسیە بکە بەس بڵێ بەڕاستی ئەوەی دڵتم بۆ بنووسە ئایا هیچ موسڵمانێ لەم نوێژ خوێنانەی مزگەوت ئێستا حازرە مەلەک المەوت بێ بمرێنێ؟ بزانە لە سەد ئاەتێکی ئەڵێ بەڵێ یعنی کەم وایە بەڕاستی ئەو غەفڵەتە کێشە بۆ ئینسان دروستەکە بە تایبەتی غەفڵەت لە قەبر و قیامەت و مردن و ئەوان. ئەمجار غەفڵەت و بێ ئاگایی سیفەتی دۆزەخیانە ئەوانەی لە دۆزەخان خوای پەروەردگار فەرمێ إن الذين لا يرجون لقاءنا ورضوا بالحياة الدنيا واطمأنوا بها
والذين هم عن آياتنا غافلون أولئك مأواهم النار بما كانوا يكسبون. چەند صفەتێکە خی گەورە فەرمێ ئەو کەسەی بێ ئاگایە لە ئاياتی ئێمە چی ئاياتی قورآن بێ ئاياتی بوونەوە بێ خوا فەرمێ کەلی بێ ئاگایە ئەفەرمێ ئەو کەسە دۆزەخیە یعنی صفەتێکی دۆزەخی بێ ئاگایە بەڵامێتر وەکوتمەمە ڕێژەیی ئەکرێ مسلمانێکی تاوەمبار بەهۆی غەفڵەتێکە و ماوەیەکی کەم لە دۆزەخا بێ و دواتر خۆی پەروەردگار ڕەحمی پێ بکا کە ئینسانی مسلمان بە هەمیشەیی لە دۆزەخا نابێ. و لە قورآن خی پەروەردگار زەمی ئەو کەساناکە کە غافڵن لە قیامەت جارێکی تر يعلمون ظاهرا من الحياة الدنيا وهم عن آياتنا غافلون. خی گەورە فەرمێ ئەو خەڵکە زۆربەی باش دنیاداری ئەزانێ هیچ کێشەیەکی نیە سە خەڵکەیە ئەڵێم کەسە زۆر زیرەکە بۆ ئەڵێ بۆ دنیای خۆی عیبی نییە بەڵامی بۆ قیامەت چی پێیە يعني معقول نییە ئینسان هەرچی توانا و تااقەت و وزەی عقلی و بەدەنی هەیە سەرفیکە بۆ دنیاە کە 100 ساڵتیایژێ ئەگەر ئەو پەڕیوانە ناگاتە سەتیش ئەی ژیانی ناو گۆڕەکەت ئەی قبر و قیامەتەکەت ئەوە بەڕاستی ئینسانی عاقڵە بێ بیرکاتەوە. لوقمانی حەکیم هەموو جار بە کوڕەکەی فەرمووە ئیش کە بۆ دنیات بە ئەندازەی پێویستیت لە دنیاە ئیش کە بۆ قیامەتت بە ئەندازەی پێویستیت بۆ قیامەتت. ئینسان ئەم دنیاە خەڵکێکە ئێستا پێویستی بەوە هیچ کار و کاسی بکە بۆ خۆی مەشغوڵ کردووە و خۆی سەرقاڵ کردووە و قەرزی لای ئەمە و تەلەفۆنەکە و ڕەنگە 100 ساڵتر دانیشێ بەباشی ئەژێ و پێویستی بە کار و کاسە بێکنێ ئەی بۆ واز نایەنێ غەفڵەت و بێ ئاگایەکە دڵ و دەرونی داگرتووە. زۆر باش مامۆستا دایک و باوک هیچ بەرپرسیارەتێکیانەکەوێتە سەر شان لە بەرهەم هەمبەر غەفڵەتی منداڵەکانەوە بۆ نمونە باوکێک خۆی دەڵەسێ بۆ نوێژی بەیانی منداڵەکانی هەڵناسێنێ دایکێ بۆ منە خۆی محەجەبەوە داپۆشرا بەڵام ئەبینێ کە کچەکەی جلوبەرگێکی ناشرعی لەبەرایە یا کوڕەکەی بەرەوکارێکی خراپ هەنگاو دەهاوێت لە کافتریا و نێرگەلخانەکانە خۆی بینێتەوە غەفڵەتە لە یاد و زیکر و گەورەی خوا و پەرستشەکانی خوا. زۆر جار لە کۆمەڵگەی خۆشمان ئاگوتێ کەس ناچێتە قەبری کەسەوە مەبەستمەوەیە دایک و باوک لە غەفڵەتی منداڵەکەیان بەرپرسیارەتیانەکەوێت سەرشان بێگومان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمێ حتى يسأل الرجل عن أهل بيته ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە هەموو دایک و ڕەجول لێیە بە معنای شەخص دێ هەموو دایک و باوچێک وەگەر بە معنای پیاویش بێت کە کەسی یەکەمە ئەفەرمێ هەموو دایک و باوچێک لە ڕۆژی قیامەتە پرسیاری ماڵ و مناڵەکەی لێ ئەکرێ دوایی ئەو دایک و باوکەی کە خۆی هەڵەسێ بۆ نوێژی بەیانی بۆچی هەڵەسێ ناڵێ فەرمانی خوایە خوا نافەرمێ نوێژی بەیانی بکەن بۆیە من هەڵەسم بۆ نوێژی بەیانی لەبەروی فەرمانی خوا منیش وەکو خەڵکە حەزم لە خەڵ ئەگەر بازرگانیەک بێ یان نەوتێک بەمیلە نەوت بێ مناڵەکانی هەڵەسێنێ ینی بەڵام بازرگانیەک لەوە گەورەتر یا ترسناچیە بێ لەولا بڵێ ئاگرێ لە ماڵەکەی هەمویان خێرا بوومەلەرزەیەک هەمووی لە دەرەوە خەوێ خۆ ئەویش کە نوێژەکەی ناکا و بەیانیانێک و دوانوسیان ئەبێ چی چاوەڕێیکە دوایی لە قورئانە خوار ڕۆ و دایک و باوکە فەرمێ وەأمر ئەهلەکە بالصەلاة یعنی ئێستا من و تۆی دای باوک لەو لایشەوە خوشکانی بەڕێز کە مناڵیان هەیە فەرزە لەسەری مناڵەکەی خەبەر کاتەوە ئێتر ئەمە چۆن خەبەرێک کاتەوە ناکرێ خەتێکی بۆ بردۆتەوە ماڵی مامۆستا دویشەوە ئەخ گەنجێک دویشەوە بخوێ لەکوێ سەی بەیانی هەڵەسێ بۆ نوێژی بەیانی وانە ئەبێ ئەمە پێشتر تەرتیباتی ئەوەی بۆ بکە ئەم مناڵم سەعات چە نەخەوێ ئێوارە لەگەڵ یا باسێکی گەورەی نوێژی جەماعەت و دنیا و ئەوەی بۆ بکە ئەم دنیای خوای پەروەردگار بۆچی دروستی کردوین ئەم نوێژەی لەلا شیرین و خۆشەویستکە ئەم جار ئەم مناڵە یعنی بێ ئامادەسازیەک بۆ ئەم گەنجە بکە حەزی لەخەوە مناڵێک 15 ساڵ ئەنجا ئەڵێن ماڵی وایە 5-6 مناڵی باڵغی تا هیچیان نوێژی بەیانی ناکەن دایک و باوکەکەڵێ دەتر تەواو دەستخوا گوناحە هەنێکیان لە گوناحە هەڵی مەسەنە خەوی خۆشە هەنێکیان لەن بەخواتە دەسەڵاتم نەماخە ناکرێت دەسەڵات نەبێ چونکە تۆ چۆن خۆت هەڵاسی بۆ جێبەجێکردنی و فەرمانی خوایە ئەویش خۆی پەروەردگار فەرمانی پێکردووی دوایی بەرپرسیشی دەی زۆر باش مامۆستا شوێنەوار و کاریگەریەکانی غەفڵەت لەسەر کۆمەڵگە و لەسەر تاگەسە تابعیەک دەڵێ هەر کاتێک گوناهێکم کردوێت لە ئەسپەکەم و لە خێزانەکەمە هەستم پێ کردووە هەنی بەجۆی لە جۆرەکان ئیتاع و گوێڕایەڵیان بۆم نەماوە هەڵوەشانەوەی خێزان بە گوێنەکردن و گوێڕایەڵینەکردنی مناڵ بۆ دایک و باوک سەرنەکەوتنی منداڵ و قوتابی لە زانکۆ لە پەیمانگاکانمانە زۆر شتی دیکە کامانن ئەو شوێنەوارانەی کە غەفڵەت لەسەر منێکی تاک وەکو ئەوەی کە خۆم غەفڵەتم هەبووە لەسەر خێزانەکەم لەسەر کۆمەڵگەکەم کامانن کە ئەو شوێنەوارانی کە بەجێ ئێهێڵێ بەڵێ ئەوە وەکو تاکە ئاماژەیەکمان پێکرد کە عەقڵ بیر و هۆشی ئەمرێنێ ئەم جار وەکو کۆمەڵگا بەڕاستی زیانی گەورەی لێەکەین چونکە ژیان بەس ئەوە نییە ئینسان بەس بۆ خۆی بژی لە دینی ئەمە ئەوە مەمنوعە یعنی ئەوە ڕێگری لێکراوە من بەس بۆ خۆم بژیم نەزانم دراوسێکەم چیەکە ئەوە سونەتی خەڵکی کافر و بێباوەڕە
بڵێ خەمی خەڵکم نییە و خەڵکە چی لێ دەباری بێ ئەوانە بەڕاستی ئەو کارێکی نادروستە ئینسانی مسلمانە بێ خەمی خەڵکی بێ. جاری وا هەیە گەڕێک هەیە بە بازار ڕای بە شوێنێک ڕووی 5-6 کەس هەمووی وەستاون یەکێکی مۆبایلەکەی بەدەسەوەیە یەکێک کۆمنتە نووسێ و یەکێک وەڵامی برادەرەکەی داتەوە هەتەوێ سەلامی لێ بکەی ناتوانانی سەلامی لێ بکەی غەفڵەتەکە وای لێکرد پەیوەندی کۆمەڵایەتەکە لاواز بوو. ئەو دراوسەیە ئازانێ دراوسەکەی نەخۆشە 3-4 مانگە لە جێگا ئەی بۆ ناڕۆڵێ فلیمەکە خۆشە. غەفڵەتێکە بەهۆی فلیمێکە بۆی دروست بە دوای لی بپرسە ئەری ئەم فلیمی تۆ سەیرە کرد هیچ ئیسفادەیە کرد بۆ دینە بۆژینە ناوەڵا بەسەر خۆشە و کورە دەچی بکەین و دەستمان بەتاڵ ئەخەتە دراوسەکەت فەرزە بچی سەردانێکی بکەی لە دوو دوعای خێری بۆ بکەی و 4 قسەی خۆش بکەی و مەجلیسەکان ئەگەر ئەم وەزعە ئاوا بڕوە چەند ساڵێکی تر ئەم جیلەی کە پێیەکە ئاوا بێخەم بین لێیان هەر کەس خەمی شاشەکەی و تەلەڤیزۆنەکەی و یاری و ئەوانە بێ هەر قسەیش نازانن. یعنی ئەو مناڵانەی کە ئێستا پێگەن چاکوچۆنیەک و معریفەتێک و بەشێکی زۆری دایک و باوک بەرپرسە بەشێکیان خۆیان ئەلێرەوە بۆ گەنجەکان بۆ ئەو خوێنەوارانی کە لە ناوەندەکانی خوێندنان بۆ ئەوی کە تازە پێگا بۆی کە شاشەکە بەدەستێوێتی هەر کەسێک کە هەیە ئینسان بۆ خۆی باڵغ بوو گەیشتە 15 ساڵ لە شەرعە ئەم کەسە پێڵێن مکەلەف لە شەرعە یعنی چی؟ یعنی ئەم کەسە زۆر ڕێزی هەیە لای خوا. یعنی خوای پەروەردگار ئەڵێ عەبدەکەم ئێتر تۆ عەبدی منیە بێ بە قسەی من کەی بەرنامەم بۆ ناردووی ناکرێ بەبێ بەرنامە بژی چونکە ئەگەر بەبێ بەرنامە بژی ڕەنجە ڕۆبی هەر خەسارەت وانێ ئەبێ تۆ بەرنامەتە بێ بەرنامەکەشت ئەوە بێ کە من بۆم ناردووی قازانجتە بۆیە بێ ئەم کەسانش هەنێجار و ئاگایان بێنینەوە. سەید قسەی خۆشی ئەڵێ ئەم ئاەتانەی جوزی عەممە طبعا جوزی عەممە زۆر خۆشە بە مناڵیش بوترێ و تەفسیرەکەی و ئەوانە تەواو دڵ و دەرونی بێدارەکاتەوە. ئەڵێم ئاەتانی جوزی عەممە وەکو وایە کەسێک لەوەدەیە کە خەوتە بێ خەوێکی زۆر قورس ئیشێکی زۆر گرنگیشی هەبێ. ئێستا بۆ نمونە ئەم کوڕە ئەم کچە سبەی تاقیکردنەوەی پۆلی 12 هەیە مەسیریە دایکەکە چەند سەعاتێکی ڕەنگە تەوقیت کردبێ خۆی چەند سەعاتێکی تەوقیت کردبێ باوکەکە چەند جارە تەلەفۆنەکە کوڕەکە کچەکە چوو بۆ مەکتەب خێرا لە دەرگا بدەن هەڵی سێنن بابە ئەوە ئیشەکەی مەسیریە و ئەوانە. ئەڵێ ئەم دنیایش وایە ئینسان نابێ ئەوەی غافڵ و بێ ئاگا بێ. ئەم دنیای ئینسان تا ئەمرێ لە خەوێکی قوڵایە ئەگەر بێ ئاگا بێ کەمرد خەبەرێ بێتەوە بەڵام چی ئەو کاتەیس بۆیە بێ ئەم ئاەتانەی قورئان و ئەم ڕێنمایە جوانانەی قورئان هەمیشە بدەین لە دڵ و دەرونی خۆمان. بۆچی دانراوە ئینسان شەوان کۆمەڵێک لەو زیکر و دوعایانە بخوێنێ کە سۆنەتن بۆ ئینسانم بێ ئاگایی بڕا بەڕاستی و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ من قرأ 10 آيات في ليلة لم يكتب من الغافلين. لە ڕیوایەتێکە من قرأ لە ڕیوایەتێکە من قام ئەفەرمی هەر کەسێک هەموو شەوێک جگە لە فەرزەکان 10 ئاەت بخوێنێتەوە یا لە نوێژەکەی بیخوێنێ ئەفەرمی خوای پەروەردگار غەفڵەتی لێ لا ئەبا. یعنی ئەگەر هەر کەسێکمان فێر کرد خۆمان خەڵکمان فێر کرد هیچ نەوێگە شەو نوێژیش خەبەری نەبووە دەی بڵێن سەعاتی 11 جێژبووی هەر خەریکی تەلەڤیزۆن و ئەوانەی دەبڕۆ دەست نوێژێکی گوێرە و دەمودانە بشۆ و تۆزێ خۆشت ڕێک و پێکە و ئەوانە و 3 ڕکات نوێژی ویتریش بکە و بۆی غافڵ و بێ ئاگا نەبی خوای پەروەردگاریش نەم هەڵە و پەڵانەت ئەوەی کە تاوانی بشوو کە خوای پەروەردگار لێت خۆش بێ. زۆر باشمان ساکەواتێمە گەشتینەوە قەناعەتی کە غەفڵەت و بێئاگایی نەخۆشیەکە ڕوو لە دەروون و کەسایەتی مرۆڤەکە. بێگومان ئەگەر 22 ئاەتی قورئانی پیرۆز و کۆمەڵی فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسییان کردوێ ئەبێت چارەسەرێکیشیان بۆ دانایە با بڕۆین لای چارەسەری غەفڵەت و بێئاگایی چۆن چارەسەری غەفڵەت و بێئاگاییەکانمان بکەین لە ژیانی ڕۆژانەماندا. چارەسەرەکان زۆرن باشترین چارەسەر بریتە لە بەرچاوڕوونی زانست و زانیاری مەرج نییە بە خوێندنەوەی ناز بێچکە هەیە نەس و کتێبی زۆر خوێنەوەەوە هەر بێ ئاگایە زانست و زانیاری بەوە بێ ئینسان بزانێ خوای پەروەردگار بۆچی دروستی کردووە بۆچی ناوتە مافەکانی خوا چیە لەسەری مافی دەوروبەر چیە لەسەری زاناکانە فەرموون هەر کەسێک بەیانی کردەوە زانی فەرزەکانی خوا کامەیە قەدەغە کراوەکانی خوا کامەیە فەرزی دەوروبەر حەق و مافی دەوروبەر لەسەری کامەیە جێبەجێ کرد ئەوە غافڵ نییە و ئەو مسلمانی باشیشەوە ئەوە صالح و مفلیحیشە بەو دەستەواژەیە زاناکان فەرمویانە زانست و زانیاری گرنگە ئینسان بزانێت بۆچی خوای پەروەردگار دروستی کردووە حەقی خوا چیە لەسەری حەقی دەوروبەر چی حەقی دایک و مناڵ و دراوسێ و ئەوانە و باشترین عیلاج دوای زانست و زانیاری ذکری خوای پەروەردگارە هەر ئینسان بەدڵ یەک جا بڵێ لا ئیلاهە ئیلا الله یەکسەر غەفڵەت و بێئاگایەکەی هەر دڵیشی خۆشە بێ باشترین ذکریش قورئانی پیرۆزە باشترین ذکر قورئان و دوای قورئانیش باشترین ذکر لا ئیلاهە ئیلا الله ئەو چوارەی تر کە لەگەڵایە کە ئینسان ئەگەر قورئانیشی نەزانی ئێستا کەسێک ئەم حاڵەتەمان زۆرە چۆن نەخۆشخانە دەرونیەکان و لای دکتۆرەکان یەکسەر خەڵکێکی زۆر دانیشتۆڵێ بێت تااقەتم خەمۆکی ماوانە پێی بڵێ بەس دانیشە بەس بەڕاستی 100 جا بڵێ لا ئیلاهە ئیلا الله
سەرجا بڵێ لا حول ولا قوة إلا بالله بزانم چۆن دڵە خۆشە بێ. بۆی ابن القەیمە فەرمێ على قدر غفلة العبد عن الذكر يكون بعده عن الله. ئەفەرمێ بە ئەندازەوەی کە ئینسان زکری خوا نەکە، ناوی خوا کەم بێ لەسەر زاری، ناوی خوا لەسەر زاری نەبێ، یادی خوای پەروەردگار نەکە، فەرمێ دوورەکەوێتەوە لە خوا و غەفڵەت و بێ ئاگایەکەی زیادەکە. دوعا و پاڕانەوە گرنگە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام یەکێک لەو دوعایانەی اللهم إني أعوذ بك من الغفلة، خوایە پەناگرم بە تۆ لە بێ ئاگایی، نەزانم چیم و بۆچی هاتووم، ئێتر بێ ئاگایی بەمانە فراوانەکەی کە هەیە. و پارێزگاریکردنی نوێژەکان هەر 5 فەرزەکەەوە ئاماژەمان پێکرد، ئەوە باشترین چارەسەر. هەر کەسێک نوێژەکان لە کاتی خۆیان بکە بە فەرز و سونەت و بەڕێک و پێچی و بەبێ پاسا و دوای نەخا بە جەماعەتەوەی کە جەماعەتی لەسەرە، ئینشاءالله دەرەجەی غەفڵەتەکەی نامێنێ یان تەواو کەمە بێتەوە. خێر و سەدەقە والصدقة تطفئ الخطيئة پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ. ئینسان جار بەجار بە تایبەتی لە ڕۆژی جومعانە، شێخ الئیسلام ابن تەیمیە ڕەحمەتی خوا لێ بێ کە چووە بۆ جومعە سەیری ماڵی کرد و هەرچی بۆ لە ماڵا بردوێتی، لە ڕێگەداوێتێ فەقیر و هەژار. ئێستا ئێمەشمان زۆرە لە ماڵە، ئەوە نەهی نەبین شتێک بەرە لەگەڵ خۆ تا جومعە، ئەگەر سقە و بە و خەڵکەی سوالکەر و ئەوانەیش نییە، خۆ خەڵکی تری فەقیر و هەژار لە گەڕەکەتایە لە دەوروبان بەرەکەی احتیمالی ئەم هەفتەیە ئەم جومعە بۆ ئەم جومعە 3-4 فەقیر تەلەفۆنی بۆ ئێمە کرد بێ مامۆستا ئەوە خێزانەکەم نەخۆشە، ئەوە کوڕەکەم پێویستی بە عەمەلاتە، ئەوە فڵانە کەس قەرزارە ماتۆتە سەرم. بۆیە ئەگەر خۆشی فەقیر نانن خەڵکێکە لە لەم شارەیە فەقیر نییە. باشە ئێمەی مامۆسای ئاینی و ئەوانەیش ڕەنگە هەفتانە 4-5 حاڵەتی زۆر زەرور کە سقەیشن. ئەمانە هەیە ئینسان خێر و سەدەقەیە بکا بە نیەتی خوای پەروەردگار دەرد و بەڵاو ئەوەی لەسەر لاچێ. بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە نەخۆشیشن، خێر لە ڕۆژی جومعەیە زۆر گرنگە، ئینسان خێر و خێرات زۆر بکە خوای پەروەردگار لێی خۆشە بێ. ئەم جار تێگەیشتن لە دنیا، ئینسان دنیاوەنە نەخاتە دڵێ و دنیاوەنە لە لا شیرین و خۆشەویست بێ، ئەوەنە هەڵپەی بۆ بکە کە دواتر لە پڕ ئێتر خەیاڵی پوچی دنیا وا دەماغ و دڵمی پێچاو قیامەت دەرمەگەر ڕۆژی قیامەت بێتەوە. بارەکەڵا ئەوەی کە ئاڵێن پیاوچاکێک وەسێتی کردو و توێتی کە مردم لە ناو تابوتەکە یا دارەمەیتەکە دەسم ئاوا دەرکەنە دەرەوە، دەوڵەمەنیش بووە. دوای کە تەحلیلیان کردووە تەحلیلیان کردو تێتی ئەوە دەسی من، ئەوە هەموو پارە و سامان و سەروەتەی کە هەموو دەسم بە خاڵێتی ئەچێ و بۆی ئینسان لە ئیسلامە دنیا زۆر گرنگە لای ئێمەی موسڵمان، بە دیوە معنەوێکەیە دنیا زۆر پیرۆز و خۆشەویستە، بەڵام بە دیوە مادیەکە هیچ نییە دنیا. زۆر باشە مامۆستا، تایرە باسمان لە غەفڵەتێک کرد بەرامبەر بە خوای گەورە و پەرستشەکان و عیبادەتەکان و بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام. لەو بەسەراتەی یام گفتوگۆیی نێوان ئەبوو دەردا و سەلمانی فارسی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتە برای مسلمانی یەکتر، سەلمان گلەی لە ئەبوو دەردا دەکات کە هیچ مافێکی خێزانەکەی کە سوکاری ئەمە دەدا. غەفڵەتی بەرامبەر لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە هیوامان هەیە دەڵێ من بەردەوام ئەوەی کە پێغەمبەری خواش نەهی لەو سێ کەسە کاڵێ، یەکی ئەڵێ من تا بەیانی ناخۆم و ئەویش ئەڵێ تایوا ڕۆژ و ناشکێنێکیش ئەڵێ من لە ژیانما ژن نایەنم. بەڵێ ئایا تەنها پەیوەست بوون بە خوای گەورە و مزگەوت و هیچ پەیوەندیەکەت بە دایک و باوکت و بە برا و پەیوەندی کۆمەڵایەتەکان و سەردانی نەخۆشەوە نەمێنێ؟ ئەمەش جۆرێک نییە لە غەفڵەتێکی جۆرێ لە جۆرەکان، چونکە خوای گەورەش نایەوێت کە تۆ تەنها ڕوو لە قیامەت بی و پشت لە دنیا بکەیت. ئەوە ئەسڵەن چاکەکانیش دەچێت بۆ ئەوان، یعنی ئەگەر کەسێک بۆ خۆی جموع و جەماعەت و ئەوەنە عەمرە و ئەوەنە قورئان خوێن دوای لەولا خراپە لەگەڵ مناڵی و لەگەڵ خێزانی و لەگەڵ دراوسێ و لەگەڵ هاوڵاتیان و هاونیشتیمانێ خێر و خێراتەکەی دابەشە بێ بەسەرەوانە بۆ خۆی هیچی بۆ نامێنێت. بۆی ئەمەش جۆرەکە لە غەفڵەت. ئێمە وتمان زانەکانە فەرموون هەر کەس بەیانی کردەوە حەق و مافەکانی خوا لەگەڵ حەق و مافی دەوروبەریان. ئێتر دەوروبەر هەر کەسێک تۆ لێرە ئیشەکەی، کەسێکی تر لە بازار، کەسێکی تر لە دایرە و فەرمانگەکەی، کەس هەر کەسێ ئەمانە حەقیانێ بەسەرتەوە، بێ غافڵ نەبی لەو حەقە بە جوانترین شێوە ئەو حەقی بۆ جێبەجێ، کە ئەگەر بۆ جێبەجێ نەکرد ئەوە غەفڵەتەکە زیادەکە و کاتە. دوایی ئەمە فێڵێکی شەیتانە لە زۆرێک لە موسڵمانانێکە کەسێک بۆ خۆی 5 فەرز لە مزگەوتە ڕەنگ بێ ساڵی نەساڵێک بچێ عەمرەیەک بکاو، ئەوانە احتیمالێ زۆر سونەتی جێبەجێکە لەولاوە ئەوەی کە گرنگ نییە بەلایەوە ماڵ و مناڵێتی، ئەوەی کە ڕێز و ئەهەمیەتی لە لای خێزانێتی، یاسی لێ ڕحمی پچڕاند هەزاران خوش بە ڕێزمانێڵێ مێردەکەم 5 فەرزە لە مزگەوتە و هەر حیساب هەر بۆ من هەر ناکات. لە کاتێکە پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرموو خەیرکم ئەو باشترین کەستان ئەوەی کە 5 فەرزە ئەوە شتێکی باشە پیرۆزە، فەرمی خەیرکم لیالیه و ئەنا خەیرکم لیالی بە شانازیەوە، فەرمی باشترین پیاوی مسلمانە و پیاوی لەگەڵ ماڵ و مناڵی خۆیان باشە، فەرمی منیش لە هەمووتان باشترم بۆ پیاوان. پێغەمبەر صلی الله علیه و سلم شەرمی نەکردو لەوەی باش بێ لەگەڵ خێزانێ. ئێستا من و تۆ لێمان بپرسن لە مەجلیسا دوایش قسەکەمان بنووسرێتەوە بڵێن چێ زۆر خۆشەیە و ڕێزی لێگری لە ڕوومان دێ بڵێن خێزانمان نا. پێغەمبەر صلی الله علیه و سلم لێیان پرسی چێ زۆر خۆشەیە، فەرمی عایشە.
لە مەجلیسا و تۆماریش کراوە ئەوانە ئەی عیب نییە ئەم مسلمانە کە سنەتی پێغەمبەر ساسم جێبەجێەکە خێزانی نەکردە خۆشی نهار ئیهانەیشێکە هەزاران خوشکی بەڕێزمانەیە لەم شارە و لە عامی وڵاتی مسلمانانە بێڕێزی زۆریشی پێکرێت لەلایەن مێردە مسلمانە نوێش خوێنەکەیەوە کە بەڕاستیەوە کارێکی خراپە لەولاوە شەیتان فریوی داوە کە مادام تۆ عەمراکەی عەمرە بۆ عەمرەی خوا گوناحەکانت خۆشە ئەخە ئەو گوناحە نا ئەم گوناحی کە حەق الناسە برایەک 1000 حەج بکە کە پارەی منی لەلابێ پارەی و خەڵکی لەلابێ حەجەکەی خۆ تاوانەکەی منی بۆ ناسەڕێتەوە بەڵێ حەجەکە و عەمرەکە عیبادەتێکی زۆر گەورەیە نوێژە جەماعەتەکە عیبادەتێکی گەورەیە بەڵام نابێ ئەمانە لەسەر حیسابی ماڵ و مناڵ و دەور و بەر و دایک و باوک زۆر باش مامۆستا لە بابەتی بێئاگایی و غەفڵەت کۆتا قسەی جەنابتان شتێک من نەمپرسیوە پێویست بکات جەناب داماژی پێ بکەین وەڵای جا غەفڵەت و بێئاگایی وەکوتم لە هەمومانە هەیە دوعای خێر بکەین خوای پەروەردگار لە غەفڵەت و بێئاگایی بمان پارێزێ چونکە هەموو شتەکان بەدەست خوایە ئینسان هەرچیەکەیە مامۆستا نابلسی قسەی خۆشی هەیە ئەڵێ هەرچیەکەیە لەم بوونەوەرەیە لە شتەکان مەترسا کەسێک مێردەکەی بۆی خراپە هەمیشە دڵی لای مێردەکەی بۆ باش بێ کەسێک پارەی لای کەسێکە بۆی نایەنێتەوە کەسێکی تر موچەکەی بڕداوە کەسێکی تر کێشەی ئەوەی هەیە کەسێکی تر کێشەی ئەوە ئیلا ئاخری ئەمان هەموو بەدەست کێن هەمی بەدەست خوان جەل جەلالو بۆیە فەرمێ ڕوو بکە خوا غەفڵەت و بێئاگایەکەی هەر وایە چێ غەفڵەت و بێئاگایمانە خوا بۆیە ئینسان بە ئەندازەی و دوعا بکە نزیک بێتەوە لەخوا بەتایبەتی لە شەو ڕۆژی جومعە کە شەو ڕۆژی دوعا و پاڕانەوەی سبحان الله لە سەعاتی ئیجابەیە ساعاتێکمانێ لە شەو ڕۆژی جومعە کاتی گیرابوونی دوعایە خەڵک زۆر غافڵە ڕاستە وانەیە خەڵکێکی زۆر بڕۆ ئەو دەشت و دەرا هەمووی لەک ئەو بەڕاستی کاتی ئیجابەیە ناکرێ ئینسان بینی عەسر و مەغریبی ڕۆژی جومعانی ئاوە بەزایە بچێ و هیچ نەکە ساعاتێکی ما بوونی بچێ بۆ مزگەوت کەسێک مزگەوت لە لای نزیکە ناتوانانی بچی بۆ مزگەوت ڕوو بکە پەڕێەوە خوای پەروەردگار هەمووی بەدەست خوای پەروەردگارە و باشترین شت بۆ هەموو دەردەکان خوای پەروەردگار خۆیەتی زۆر سپاس بۆ ڕێز مامۆستا سەربەجەباری بانخوازی ئیسلامی سپاس بۆ ئامادەبوون و تاعات و عیبادەتیشتان قبوڵ بێ ئینشەڵا بینەرانی عەزیز و خۆشەویست بەم شێوەیەتی نەکۆتایی بەرنامەی ئەمڕۆی بە فەرمان ومێد دەکەین خوای گەورە لە ڕیزی غەفڵەت و بێئاگاییان حسابمان نەکا و هەمیشە بە هۆشیاری و بە چست و چالاکیەوە ڕوو بکەینە خۆی و پەرستش و عیبادەتەکان جێبەجێ بکەین ژیانتان پڕ لە فەڕ و بەرەکەت بێ تا بە یەکگەشتنەوەکی تر لە پەنای خوادا بن خواتان لەگەڵ